ڕەهەندەکانی سەرژمێری و گۆڕانی دیموگرافی کورد لە عێراق ناونیشانی ئەو سیمینارە بوو کە بەشی جوگرافیای زانکۆی ڕاپەڕین ڕێکی خستە بوو. سەرۆکی لەژنەی سیمپۆزیەمەکەش ڕای دەگەێنێت ئەو سەرژمێریانی لە ڕابردوودا کراون ئەنجامەکانیان ورد و جێی متمانە نەبوون. دەژڵێت نەبوونی سەرژمێری هۆکارێکە بۆ ئەوەی بەشێک لە سێکتەرەکانی وڵات لە ڕووی پلاندانانەوە شکست بهێنن. بەبێ گومانی یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانی وڵات کە پێویستە لە بەردەستیدا بێ وەکو داتا بریتێ لە سەرژمێری دانیشتوان. ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو سەرژمێریانەی کە کراوە تەماشا دەکەین لە دەستپێکی سەرژمێریەکانەوە تاوەکو ئێستا سەرژمێریەکانمان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان دقیق نییە ورد نییە. نەبوونی ئەو سەرژمێریانە هۆکارێکە بۆەوەی کە بەشێک لە سێکتەرەکانی وڵات لە ڕووی پلاندانانەوە تا ڕادەیەک پلانەکانیان بەرمەبنای داتانە بێت و دەبینیت بەشێک لە پلانەکان شکست دێنێت. لای خۆیەوە بەرپرسی بەشی دانیشتوان و ئاماری سلێمانی ڕای دەگەێنێت پرۆسەی سەرژمێری دانیشتوان ئێستا لە هەرێمی کوردستان و عێراقدا پێویستێکی هەنووکەیی و جددیە. بەو پێی 32 ساڵە پرۆسەکە لە عێراقدا بەڕێوە نەبراوە. هەر ئەمەش وای کردووە نەتوانرێت داتای پێویست لە بەردەستدا بێت و پلانێکی ڕاست و دروست دا بنرێ. مامۆستایەکی زانکۆش دەڵێت یەکێک لە گرفت و مەترسی سەرژمێری بۆ کورد لە ناوچە جێناکۆکەکانە ئەگەر بە وریایەوە مامەڵەی لەگەڵ نەکرێ لە بەرژەوەندی کورد نابێ. سەرژمێری پرۆسی سەرژمێری دانیشتوان ئێستا پێویستێکی هەنووکەیی و زۆر جددیە لە هەرێمی کوردستانی عێراق. ئێمە لە هەرێمی کوردستان ئەوە 32 ساڵە سەرژمێری لە وڵاتی ئەنجام نەدراوە، واتە ئێمە خاوەنی داتایەکی ڕاست و دروست نین لە ڕووی دانیشتوانەوە و ناتوانین هێشتا خۆمان هەڵس بسەنگێنین و گۆڕانکارە دیمۆگرافیەکان ناتوانین هێشتا بە شێوەیەکی دروست و گونجاو و جوان شارەزابین و پێی ئاشنابین و هەروەها هێشتا نەمانتوانی وە کە پلانێکی ڕاست و دروستدا بنین خزمەتگوزارەکان بە شێوەیەکی ئەوەی کە پێویستە دراسی بکەین و ئاگاداری بین و بزانین چۆن بەرەو پێش ئەڕوات و یاخود چۆن بتوانین داهاتوی خۆمان باشتر و پرشنگدارکردتر بکەین. ئێمە پێویستە ئێستا هەرێمی کوردستان هەوڵ بدا و ئامادەکاری بکە بۆ ئەنجامدانی سەرژمێریشی ڕاستەقینە تا ئێمە بتوانین داتایەکی ڕاستەقینەی خۆمان لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە دەست بکەوێ بۆ ئەوەی بۆ ئایندە هەموو پلان و پەرەپێدانەکانمان لەسەر ئەم بابەتە بنیاد بنین. لەوە لە هەمان کاتدا گرفتێکی ترمان ئەوەیە جێناکۆکانمان هەیە کە ئێستا لە عێراق بە بارودۆخێکی زۆر خراپدا تێداپەڕەوە بێگومان ئەنجامدانی سەرژمێریش لەو ناوچانە جارێکتر ڕەنگە بە قازانجی ئێمە نەبێ بەوەی کاگە بە وریایەوە مامەڕی لەگەڵدانەکەین بە قازانجی ئێمە نەبێت چونکە لەژێر بارودۆخی خراپی سیاسی منتیقەکەماندا بەشێکی زۆری لە ناوچەکان کوردستانیەکانی دەرەوە ئیداری هەرێم وان لاتۆ تووشی بارودۆخێکی خراپی گۆڕانی دیمۆگرافی بوونەوە. لا مێژووی عێراقدا 8 پرۆسی سەرژمێری بەڕێوە براوە کە یەکەمیان ساڵی 1927 و دواهەمینیشیان ساڵی 1997 بووە. کۆتا سەرژمێریش کە هەرێمی کوردستانی گرت بێتەوە لا ساڵی 1970 دا بوو. بڕیارە کۆتایی ساڵی 2020ش نۆهەمین پرۆسەی سەرژمێری لە عێراقدا با هەرێمی کوردستانیشەوە بەڕێوە بچێت. ڕێناز ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پێام، دەڤەری ڕاپەڕین.